هەر سەبارەت بە ئێران لەم دوایانەدا دەستگاکانی ڕاگەیاندن و کاناڵە نزیکەکانی کۆماری ئیسلامی باز لە جێبەجێکردنی ئۆپەراسیۆنی هەواڵگری و ئاسایشی دژ بە حزبەکانی ڕۆژهەڵات دەکەن و لە دوایین حاڵەتی لەم شێوەیەشدا بەشێک لەو دەستگا میدیانە بانگەشەی ئەوە دەکەن کە کوڕی سەرکردەی یەکێک لە حزبەکانیان لە باشوور تێرۆر کردووە و هاوکات پارتی ئازادی کوردستانیش ئەم بانگەشەیە پشتڕاست کردوێتەوە و دەڵێ کوڕی حوسێن یزدان پەنا لە هەوڵێکدا بۆ تێرۆرکردنی بریندار بووە. چالاکی لەم شێوەیە و بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەواڵانە چه ئامانجێکی سیاسی لە پشتەوەیە؟ ئەم بانگەشانە چی کاریگەریەکی لەسەر چالاکی حزبە کوردیەکان و کەش و هەوای سیاسی ناوچەکە دادەنێت؟ لەگەڵ دکتۆر سەلاح بایزیدی نوێنەری کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستان ئێران لە واشنگتۆن قسە دەکەین سەبارەت بەم بابەتە. کاک سەلاح، سەرەتا سپاس بۆ ئامادەبوونت. کۆماری ئیسلامی بە بەردەوامی هێرشی موشەکی و فڕۆکەی بێفڕۆکەوانی دەکاتە سەر حزبەکان، بەڵام ئێستا جگە لە هێرشەکان دەستیشی داوەتە شەڕی هەواڵگری و میدیاییش. ئێوە ئەمە چۆن دەخوێننەوە؟ سەرەتا سڵاو بەفرۆخانم بۆ ئەوە و هاوکارانتان و بینەرانی ئەو بەرنامەیە. لە ڕاستیدا ئەوەی باستان کرد ترۆر، کوشتن، ڕفاندن شتێکی تازە نییە. کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان ئەنجامی دەدا بە درێژایی ئەو کیانی کوردی کە لەو بەشە دروست بۆ لە هەرێمی کوردستان لە 92 بەدواوە کە لە 90ەکان سەدان کادری ئەم حیزبانە ترۆر کران، خەڵکی ئاسایی مەدەنی کوردستانی ڕۆژهەڵات لەو بەشە دواتر لەو دوایدادا بە دیاریکراوی لە دەستپێکی شەڕەکەەوە لە 28 فەبریەوە سەدان هێرش کراوە بۆ هەرێمی کوردستان. بۆیە ئەم هێرشانە هەر هەبووە بەردەوام بووە، بەڵام بەشێکی زۆری من کە ئامانجێکی لە پشتە دەتوانێت لە چەند ڕۆوە ئێمە باسی بکەین. یەکێک لەوانە کە دەتوانێت ئەوە بێ کە لە کاتێکدا بۆ نمونێگەمە دەبینین کە لەو شەڕی ئەو دوای ئاگربەسەکە بەشی زۆری ئەو فرۆکانە فرۆکەی سوخترەسان هەمووی لە ئیسرائیل بووە، بەڵام لە کاتێکدا ئێران هێرشی کردوتە بۆ ئوردن، بۆ بەحرین، بۆ کوێیت، هیچ هێرشێکی بۆ دژی ئیسرائیل ئەنجام نەداوە و تەنها شوێنێک کە دەتوانێت کە بەو شێوەیەکی ڕەها هێرشی بۆ بکاتێت لە پەنا وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان بۆ پێمات بەشێکی بۆیە کە سرنجی بەرحاڵ بەشێک لە ڕای گشتی ناوخۆی بچێشە تا ئەو بابەتا کە بڵامدانەوەیەکی هەیە و لە کاتێکدا شوێنی شەڕی گەرم بە تایبەتی لە باشووری ئێرانە کە بەحاڵ وڵامداونێکی ئەو تۆینە بۆ کۆماری ئیسلامی بەسەر ئاسمانی خۆی من پێما زۆرتر شەڕێکی ڕەوایەتیە و شەرێکە کە ڕاگەاندنێکی ناوخۆی دەرونیە بۆ بەرحاڵ دەرسەدەی کەماوێتی. کەواتە کاک سەلاح، ئێوە پێتان وایە ئەمە تەنها با بڵێن شەڕێک نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی لایەنە کوردیەکان، بەڵکو استراتیژیەکی بەڕای جەنابەت بەرفەراوانتری کۆماری ئیسلامیە مەبەستە؟ بێگومان استراتژیی چەند لایەنەیە دەتوانێت ئەم استراتژیە بە پێی سەردەم بگۆڕێ. بۆ نمونە دەتوانێت بەشێکی لەو سیاسەتە ئەوە بێکە کە بیان و پاساوێک بۆ بۆەوەی کە کوردستانی ڕۆژهەڵات منزورمە زۆرتر میلیتاریزە کرێ، ئەو ناوچە سنووریانە بەرحاڵ ئەزمونێکیشیان هەیە ئەو قسە و باسانە کرا کە دەتوانێت کوردستان بەحاڵ دەورێکی هەبێ لە هەر ڕوبەڕووبوونەوەیکی نوێی وڵات ئەمریکا و ئیسرائیل لەگەر ئێراندا دەتوانێت بەحاڵ فڕەهەندی هەبێت بووە ئەوەشمان لەبیر نەچێت لە دوای ئەوەی کە پێگەی کۆماری ئیسلامی لە سووریا بم شێوە نەما لە لوبنان ئاسۆیەکی نادیاری هەیە، مانەوەی پێگەکانی لە عێراق بەتایبەتی گرنگێکی زۆری هەیە بۆ کۆماری ئیسلامی لە پەنا حوسەکاندا، بۆی دەتوانێت لە گۆشە ڕهای جیاوازەوە چاولەوەی کە ئەو سیاسەتانی کاک سەلاح، هەندێک کەس دەڵێن بەشێکی ئەم چالاکیانەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی دەیەوێت بەم شێوەیە جۆرێک لە بێمتمانەیش لە ناو خودی حەزبەکانە دروست بکات، جۆرێک لە چوزانم ترس، بڵاوکردنەوەی ترس و هەروەها بێمتمانەی. بەڕاستی بێمتمانی نازانم، پێم وانییە، بەڵام بەرحاڵ
کۆماری ئیسلامی وەکو کوتم وەکو شتێکی تازە نییە و شتێکی نوێ نییە کە ئەو پێشمەرگەی ئەسادی بیان وەکو باسم کرد چەند سەد کادری ئەم حزبانە لە هەرێمی کوردستان ترۆرکراوە لە دەینەوە دیزاینی دواتر بەردەوام لە 2-3 دەی ڕابردوو کۆماری ئیسلامی حەولی داوە لە شێوەهای جۆراوجۆر ڕفاندن کوشتن موشکباران هەموو ئەوانەی بەحاڵ تاقی کردوێتەوە بۆیە من ئەوەی ئێستا کە بەحاڵ ئەو گوشارانە زیاد کراون من لە بەهێزی کۆماری ئیسلامی نبینم چون لە ڕابردوودا زۆر بەهێزتر بوو کە بەرحاڵ بەو شێوەن و ئێستا وەکو کوتم دەتوانێت لایەنێکی هەبێ بۆ مەسرفێکی نێوخۆیی کە وەکو مێدیا باسی بکات چون کە هێرشێن لە دەرەوەی سنوورەکان کارێکی خۆی کردەوە چون بەرحاڵ بەردەوام ئەو هەواڵانش لە مێدیاکان بڵاو دەبنەوە کە ئەگەر شەڕ دەست بکاتەوە بەڵکو ئەو شەڕە بە شێوەیەکی سنووردا شەڕێکی زەمینی بێدەجێ کۆماری ئیسلامی من پێما وەکو سیاسەتێکە کە کۆماری ئیسلامی بڵێ کە لە کاتێکدا حاڵ دەسەڵاتی بەسەر ئاسمانی خۆیدا نەما بەسەر ناوچەکانی خۆیدا نەماوە بڵێ مە دەتوانین لە دەرەوەی سنوورەکانمان باشە کاک سەلا ئەگەر مەبەستی کۆماری ئیسلامی هەر ئەمە بێ کە جەنابەت باسی دەکەی گوایە بانگەشەی ئەوە بێ کە ئەیەوێت لەو ڕێگایەوە موراڵی حزبەکان بشکێنێت و یا گەیاندنی ئەو پەیامە بێت کە بڵێ ئێمە نفوزی هەواڵگری و ئیتلاعاتیمان هەیە لە ناو حیزبەکانە یان لە هەرێمی کوردستان ئەگەر وابێ حزبە کوردیەکان بە کۆمەڵەشەوە چی استراتیژیەکیان هەیە بەرامبەر بە ئەم شەڕە ئەمنی و ڕەوایەتیەی کۆماری ئیسلامی بێگومان حزبەکان دەسەڕایەتێکی دژواردان سەختان بۆیان دروست بۆ لەلایەک ئێمە دەبینین کە واقعەتی قبول بکەین کە ئەو وڵاتانەی لە کەنداو دەبینین کە کۆماری ئیسلامی بەردەوام لەژێر هەڕەشەی کۆماری ئیسلامیدان نەیانتوانێت بەو شێوەی وەکو دەوڵەتیشن ڕوبەڕووی کۆماری ئیسلامی بنەوە بەڵام ئەوەی کە دەبینین ئەم حیزبانە بە شێوەیەکی ڕێکخراو بە هەوڵ دەدەن کە زۆرتر خوان بپارێزن زۆرتر بتوانن مانەوەی خوان لەوێ بەحاڵ بچەسپێنن لەو بارودۆخەدا کە بڕوای ئێمە بارودۆخێک نییە کە بەردەوام بێت خۆی ئەوە دەتوانێت کە بەحاڵ زامنی ئەوە بێ کە بەحاڵ مانەوەی بزوتنەوەی کورد و کوردستانی ڕۆژهەڵات بە زیندی بمێنێتەوە بۆیە بۆ خۆی ئەو دەتوانێت ئەرکێکی گەورە بێ بۆ حیزبانە. بەڵێ سەلاح بایزیدی نوێنەری کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە واشنگتۆن سپاس بۆ ئامادەبوونت.